کاکە ئێمە ڕیکۆردکە و ئێمە لە یەکێک لە ناو سیارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانیین بۆیە لێرەوەڵین لە پاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاوتان لێبێت. ئەمە بە مایکەکەی NRT قسە ناکەین بەڵکو بە یەکێک لە مایکرۆفۆنەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانی قساکەین. لەگەڵمان نابن، ئێمە بەردەوامین. ئێمە بەردەوامی لە دوای ناوبڕەکەەوە لەگەڵمان نابن. شتێکی زۆر جوان، شتێکی زۆری ئاسایی، کاتێک کە تەقدیم بەرنامەکەمان کرد چوومە ناو ئەم سیارەیەوە، کاتێک کە سەرکەوتم ئەم بەڕێزە پێی وتم پشتێنی سەلامەتی ببەستە. ئایا توی شۆفێریش بە پێی یاساکانی هاتوچۆ ڕووی بە ڕێگایە کاتێک کە کەسێک لەگەڵ تا سەرەکەوێت پێی ئەڵەی پشتێنی سەلامەتی ببەستە؟ ئەمە جێ ئەوەیە کە هەمومان پەیڕی ئەو یاسایە بکەین بۆ سەلامەتی هەمومانە. بەڕاستی حاڵەتێک هەیە چەندێ هاتوچۆ ئیجراعات کات ئەوەنە ڕووداوی هاتوچۆیی کەمە بێتەوە، چەندێ دەستشل کرێت و ئیجراعات نەکرێت ئەوەندە ڕووداوی هاتوچۆیی جانەدازان کەمە بێتەوە. ئەرەوەک بەشی مۆڵەت ئیداری مۆڵەت ژووری 72 زیاتر لێرە ئیشی کاروباری کتابەکرێت کە لە نێو شارەکانیان قەزاو ناحیەکان هەیە بۆ ئێرە و ئەو ئیشی سادیرە واریداکری کتاب وەزایدەن ئیشی پێدانی کوڕاسە واتە تۆمارکردنی لێرە. ئێرە وەک سەرپەرشتیاری بەشەکانی مۆڵەت ئەتوانی ئاماژەی پێ بکەین کە زۆربەی کاروبارەکانی کتابکردن لێرەوە کرێ. سەرنجێک بدەمە سەرەوەی کە خەڵک زۆر جار بۆ نمونە ئەڵێ من لە ئیمتیحانی نەزەری دەرناچم، سیاقەتم زۆر باشە بەڵام لە نەزەری دەرناچم. بەڕاستی ئیمتیحانی نەزەری یاخود تاقیکردنەوەی تیۆری تەرجمەکردنێکی شۆفێریکردنێکی سەر شەقامە، بەڵام بە دیوێکی تردا ئەویش ئەوەیە ئێمە کۆمەڵێک وێنە نمایش دەکەین بۆ ئەو کەسە، سێ وەڵام دەخینە بەردەمی، یەکێک لەو سێ وەڵامە ڕاستە. جا ئەو کەسە ئەگەر یاساوڕێسەکانی ئەزم کردی بێ وەکو پێویست وەڵامەکەیش ڕاست و دروستە بێ کە لەو قۆناغە دەرچوو دێتە قۆناغێکی تر کە قۆناغی لێخوڕینی ئۆتۆمبیلە پاشان تاقیکردنەوەی پراکتیکیە. ئەم تاقیکردنەوەیە بە میزاج ناکرێت بە ئارزوی ئەفسەرەکە ناکرێت بۆ چکە فۆرمێکە ئەگەر لوتفکەن یەک بوار بڕەخسن بۆ نمونە بڕەخسێن بۆبورن هەر حەزەکەم ئەوەش بان هاوڵاتیانی بەڕێز بۆ نمونە ئەمە فۆرمی تاقیکردنەوەی تیۆریە. ئەمانە هەمویان پرسیارن و هەموو پرسیارێک کۆمەڵێک ئۆپشنیە کۆمەڵێک اختیاراتی هەیە. ئەو کەسە ئەو وڵامی کە بەڕاستی دەزانێ لەو خانەیە دەدا کە ئەو قەنەعاتی پێێتی هەتا 5 شەڵەش ڕێگە پێدرا ئەو کەسە، بەڵام ئەگەر لە 5 شەڵە ئەو کێرفە بەرز بێت ئەو کەسە هەڵبەتە بەپی یاسا دەرناچێت وە چانسێکی تری پێدەدرێت بۆ تاقیکردنەوەیکی تر. ئەمە بەشێکە لە پەرۆشیمان بۆ ئەوەی کە یەک دڵنیاکردنەوەیکی تر دەدەین بەو کەسەی کە تکایەکی برایانە تکایەکی دۆستانە کە بەردەوام بێ لەسەر ئەو ڕاست و دروستی کە چۆن لە تاقیکردنەوەکان بەپی یاسا لە بەرچاوی ئێمە تاقیکردنەوەی کرد و ئۆتۆمبیلی لێخوڕی بەو شێوازە بەردەوام بێ. تۆکو وڵاتێک ئیش و کارەکانی تۆ چۆن بڕێوە چوو لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانی؟ وەڵا لەخوا بەزای بە زۆر باش من بڵین سێشەمەین جازەکەم ناوتیان چوارشەمەوەرە ئەم ڕاتمەوە ئێستش تەواو بێ. هەر کوڕان و پیاوان نین کە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانیا کارەکەن، بەڵکو خانمانیش هاوکارن لە کارکردنی ڕۆژانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانیا. ئێمە احتیاطی پڕکردنەوەی سەنەیە و تەسجیلی بڵێنی سیارە بۆ یەکەم جار کە ڕقەمە کرێ و احتیاطیش لەگەڵ براکانمانە هەر وەکو ئەوان شان بەشانی ئەوان هیچ سارێکم ئامادە کرد و لە بەڕێزێکی کەم من لە تۆ یەکەم بەڕێت تا چەندێک هەستەکەی ئێوە هاوکاری یەکتری ئەکەن لە کاری ڕۆژانەتانە وەکو کارمەندەکان؟ هاوکاریش زۆرە لە بینمانە هەمووی هاوکاری یەکتریە کاتێتتر بە پێمە جارەکە بڵین هەرێکە ئیشەکان تەوزیعکراوە بەجستا بۆن منە من ئیشی خۆمەگەر زووتر تاوم زام برادەرەکەم ئیشی لەبەردەستەمەوە هەتادی هاوکاریەکەم. سڵاو لێبێ تا چەندێک هەستەکەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانی کارکردنیان لەگەڵ هاوڵاتیانە و بەپێی پێویستە و هاوکاری ئێواکەن؟ والله تقریبا تا حدێک بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پێم وابێ زۆر ئیش و کارەکانیان بە باشی ڕابەڕێەوە دەستیان خۆش بێ دەستخۆشیان لێ یەکەم خۆم باڵێن لە ئیشوکاریان زۆر ڕازیم و زۆریش بە باشی ئەڕابەڕێەوە ئیشوکاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆ. بەڵێ بەڕێزان ئێمە بەردەوامین ئێستا لەگەڵ بەڕێز نەقیب مەریوانە دەرەچین بۆ مەفرەزەیەک بابزانم ئێستا پەیوەندیان پێوە کرد بە جیازی تایبەتی خۆیان بابزانین بەرەوکیۆڕین نەقیب ئێماچین بۆ لای مەفرەزەیەکی هاتچۆ بۆ لە کاتی ئیشکاران بزانین ئەوان شکارەکانە چۆن بۆی سەرجەمیلینارتان بزانن ئیشکارەکانی ئێمە چۆن لەسەر شەقامەکان چۆن مامەڵ لەگەڵ شۆفێرانەکەی بە تایبەتی چۆن ئیجرا لەگەڵ شۆفێری سەر بێت شکارەکەین 68 وەسفریەک 68
ئەم کاتتان باش هاوڕێن ئەگەر ئەزیێت نەبێت لە ئێستاە کاری مەفرەزەی 237 لە شوێنەکە بۆی ئەمانوێت سەردانیشی مەفرەزێ بکەین. ئێستا مووقیفی مەفرەزەی ناوبراوت بۆ وەرەگرم بەسەر چاو 237 کاک مەحموود ئەوانیش پەیوەندیان کردووە دیارە بە لە ئێستاە برسێشی تراگەیاندن کاک نەقی مەریوان شوێنی جەنابتانەوێت لە ئێستا لە شوێن بارە 68 لێگەڵە فەرموو مەفرەزەی ناوبراوت 237 لە هۆڵی شەهید مامۆستا هەڵگور عارف لە ئێستاە تەواجدیانێت. بەڵێ بەڕێزان هەروەکوتمان ئێستا ئێمە بۆ لای ئەو بەڕێزانە ڕووین کە مەفرەزەیشان داناوە لە بەردەم هۆڵی مامۆستا هەڵگور عارف ئێمەش ئەڕوین بابزانین کار و چالاکیەکانی ئەوان چۆنە لەسەر شەقامەکان و مامەڵەیان لەگەڵ شۆفێرەکانە لەگەڵمان بن. بەڵێ بەڕێزینە ئەوەی کە ئێستای بینن ئامادەکاریە بۆ ئەوەی کە لەسەر شەقامێک ئیجراعاتی خۆیان لەگەڵ ئەو شۆفێرانەیە بکەن ئەگەر هەڵەیەشی یاساییان ئەنجامە بێ لە ڕێگەی لێخوڕنی سیارەکانیانەوە ئێوەش لەگەڵمانە بن ئەوە ئێستا خەریکی ئامادەکارین ئەم بەڕێزانە بابزانین ئیجراعاتەکانیان چۆنە لەگەڵ خەڵکا و هاوڵاتیانیش ئایا مامەڵەیان چۆنە لەگەڵ ئەم برا بەڕێزانەیە کە کارمەندی بەڕێوەبەرایەتی هاتوچووی سلێمانین. ئەوانی کە یەکسەر پێیانەڵیت بڕۆنوانە هیچ کێشێکیان ئەوە سەیری ئۆتۆمبیلەکەکەم و دوای ئەوەی کە هیچ گرفتێکی نەبێت یا هیچ کێشەیەکی نەبێت یا هیچ جۆرە سەرپێچیەکی نەبێت ئەوە بەڕێزەوانێ ئیزنیم کە بڕۆ وەک هاوڵاتێک ڕاوچێ لەسەر کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچووی سلێمانی. واللهی بەڕاستی زۆر ماندوون زۆر دەوریان هەیە زۆر خزمەتی هاوڵاتیانەکەن یەک ڕۆژ ئەوان نەبێ 1000 دام لەم شارەیان ڕۆیە ئێمە پێمان خۆشە خەڵک شۆفێران بە تایبەتی یعنی خۆیان لە ئاسی بەرپرسیارەتە بووی کە چۆن گرنگی بە سەلامەتی خۆیان دەن گرنگی بە ژیانی خەڵکانی ترش دەن بۆی خێرایی ئەوانەوە ڕووداوی هاتووە دروست نەکەن بەڵام بەداخەوە کاتێک ئەو خێرا ڕوودا دروست دەکاتەوە ناخۆشتیش لەوەیە تەنیا لە ترس و لەبەر ئیجراعات خێرایی کەم کاتەوە ینی خۆشە شۆفێری ئەم گاتەوە ئاستا ئەگەرچی ڕەنگە نسبەیەکی باشی شۆفێرانی وڵاتە بیر لەوە بکەنەوە یعنی ئێستا کامیرەژ نەبێ خێرایان زۆر نێن بەڵام بەشێک ئێستا لە شۆفێران ماون بەداخەوە تەنیا لە ترسی ئیجراعات ئەو غرامی کە لەسەریان دانراوە خێرایەکانیان کەمەکەنەوە ئەمە بەڕاستی گرفتە بۆ ئێمە. وەڵای ئەمە وەکو مەفرەزەکان ڕۆژانە لە پرسیین لەگەڵ شۆفێران ناکەین چ شۆفێری پیاوان بێت چ شۆفێری خانمان بێ ئەوەی جااتانی لەگەڵیانە جیاوازی ناکەین و جااتانی کێکەین لەگەڵانە بۆ پاراستنی گیانی خوان و هاوڵاتیانێکە لەگەڵیانایە. بەڵێ زۆر جار بەڕاستی ئێمە وەکو ڕێزێک لە ڕێزێک لە ئێمەیە زۆر کە جاری وا بۆ باران بوویان حاڵاتێک بووە شوفێران بە خۆشحاڵیەوە وەستاون بۆمان وتیانە کارێکتان هەیە پێویستێکتان هەیە ئێمە بۆتان بکەین یعنی بەڕاستی شوفێرانش هەند ناڵێم 100 یعنی 180 پابەندن بە یاساکانی هاتووە و پابەندن بە ئێمەوە بە ڕێزگرتن لە ئێمەوە ئێمە زۆر سوپاسی شوفێران دەکەین چونکە بەڕاستی ئێمە و شوفێران وەکو کەسێکی نزیکەوە وین زیاتر ئێمە ئیشمان لەگەڵ شوفێرانە بەڕاستی ئێمە خۆشحاڵم پێیانەوە ئاشتی خوازیشن ئێمە ئاشتی خوازیشین بەڵێ ئەگەر ئێمە ئەوە لە بیرکەین کەمان مادوون کەواتە ئێمە ئەو هەستەمان نییە بەڕووری یاسا ناتوانین ڕێز لە یاسا بکرین بەڵام ئەبێ ئەو هەستەمان هەبێ کەمان مادووە بن لە پێناو سەلامەتی ئێمەی هاوڵاتیە ئێمە وێڕای دەستخۆشی و ڕێز و خۆشەویستیمان بۆ کارمەندانی هاتوچووی سلێمانی پیان ئەڵێن مانوو نەبن دەستان خۆش بێت بۆیە لێرەوەڵین خوا ئاگای لەمان بێت خوا ئاگای لە ئێوەش بێت کاتێکی شاد یەکتری بینین و خواتان لەگەڵ هەمومان پێکەوە خواتان لەگەڵ